منداڵ لێلە لە پۆریەکە زۆر بە ئاسانیە توانێت چیرۆکەکان بخوێنێتەوە. ئەو مناڵێک کە دێتە قوتابخانە هەست بە ئەمان و ئارامی بکات. کە ئەزمونێکی 30 ساڵی فێرکاری هەیە و لەسەر ستانداردەکانی وەزارەتی پەروەردەی بەریتانیا ئامادەکراوە و قوتابخانەکان مانگریەکی زۆر بە وانەی کوردی دەدەین. بەڕاستی لێرە دوو چەمکی پەروەردە و فێرکردن زۆر بە جوانی جێبەجێ کراوە. قۆناغی سەرەتایی یەکێکە لە گرنگترین و هەستیارترین قۆناغەکانی ژیانی قوتابی. ئەمەش وا دەکات دەنگی لە هەزری قوتابەکان بمێنێتەوە بیریان نەچێتەوە. پێشووتر مناڵێکی گەورەترم هەبوو کە ئێستا لە قۆناغی ناوەندیە، بۆیە هەر ئەم خوێندنگایم هەڵبژاردەوە بۆ مناڵە بچووکەکەشم کە ئێستا لە قۆناغی یەکەمە. لە پاڵوانەی ئینگلیزی قوتابەکانمان زۆر بە جوانی فێری زمانی شیرینی کوردی دەبن. ئێمە لە مناڵەکانمان نایبینین ئەو گۆڕانکاریە کە لە ڕەفتار و هەڵس و کەوتی ڕۆژانەیان ڕوئەدات. بەدەستلێیان و سیرکردن قوتابەکە دەتوانێت بناغەیەکی پتە و دروست بکات بۆ قۆناغەکانی تری خوێندن لەوانەی زانستە کە قوتابی بەشداری ڕاستەخۆی دەبێت لەوانەکەدا. منداڵەکان کە لە پۆلیەکان ئەگەنە ئاستێکی زۆر زۆر باش لە فێرکردن قوتابەکە دەتوانێت لە ماوەی 4 مانگا فێری خوێندنەوەی وشە و ڕستە ببێت. بە ناوی خوای گەورە سەبارەت بە بابەتی پەروەردە و فێرکردن لەم خوێندنگایە وەکو دایکی دوو خوێندکار ئەوەی کە خۆم هەستم پێ کردو ئەوەی کە خۆم چاودێری مناڵەکان ئەەکەم و تێما بینون بەڕاستی لێرە دوو چەمکی پەروەردە و فێرکردن زۆر بە جوانی جێبەجێ کراوە و لە پێش هەموویەوە ئەرکی مامۆستا وەک پەروەردەکردن وەک پەروەرشیارێک ئێمە لە مناڵەکانمان نایبینین ئەو گۆڕانکاریە کە لە ڕەفتار و هەڵس و کەوتی ڕۆژانەیان ڕوئەدات چونکە بەڕاستی خوێندنگا دەورێکی زۆر زۆر بەرچاوە بینێت لە ئێستاە. قۆناغی سەرەتایی یەکێکە لە گرنگترین و هەستیارترین قۆناغەکانی ژیانی قوتابی، بۆیە زۆر پێویستە لەسەر دایک و باوکان و لەسەر مامۆستایان کە زۆر بە هەستیاری و مامەڵە لەگەڵم قۆناغەدا بکەن، چونکە قوتابی تازە ئاشنا بێت بە پرۆسەی پەروەردە و فێرکردن، بۆیە ئەگەر چێژی زیاتری بینی لە یەکەم هەنگاوەوە ئەوە وا دەکات لە هەنگاوەکانی دواتردا بە شێوازێکی باش و چاکتر بەرەو پێشەوە بچێت. بۆیە گرنگترینشت ئەوەیە کە گرنگترین خاڵ ئەوەیە کە دایک و باوکان و بەتایبەتیش مامۆستایان بتوانن چێژی خوێندن و فێربوون لە لای منداڵەکە دروست بکەن. ئەمەش بە چیە بێ؟ بە تەکنیکی جیاواز و بە ڕێگای جۆرە و جۆری سەردەبیانە بتوانن وانەکان بەکرداری بکەن. ئەمەش وا ئەکات قوتابیەکە مناڵەکە بە شێوازێکی زۆر جیاواز چێژ لە خوێندن و فێربوون ببینێت و قوتابخانە و مامۆستای خۆش بوێت. ئەمە خاڵەیەکی گرنگە. من هۆکاری هەڵبژاردننی ئەم خوێندنگایم بۆ مناڵەکانم لەوە سەرچاواگرێکە. پێشووتر مناڵێکی گەورەترم هەبوو کە ئێستا لە قۆناغی ناوەندیە، بۆیە هەر ئەم خوێندنگایم هەڵبژاردەوە بۆ مناڵە بچووکەکەشم کە ئێستا لە قۆناغی یەکەمە. ئێستا خۆم زۆر بە وازحی هەستی پێکەم کە ئاستی زۆر بەرز بۆتەوە، ینی خوێندنەوەی لە چاو هاوڕێکانیە کە لە قۆناغی یەکە خوێندنەوەی ئینگلیزی خوێندنەوەی کوردیەکەی زۆر باش بووە. شێوازی هەڵس و کەوت و بە قسەکردنی ئێمە لە ماڵەوە زۆر باش بووە. تەنانەت هەندێ شتی لێ ئەبینین کە لە خوێندنگاوە فێربوومای خۆشحاڵیە بۆ ئێمە زۆر. ئێمە وەک مامۆستایانی قۆناغی یەکی بنەڕەتی پرۆگرامی جۆلی فۆنیکس بەکاردێنین کە ئەزمونێکی 30 ساڵی فێرکاری هەیە و لەسەر ستانداردەکانی وەزارەتی پەروەردەی بەریتانیا ئامادەکراوە و هەروەها دامپێدانراوی وەزارەتی پەروەردەی بەریتانیایە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی لە قۆناغی یەکی بنەڕەتی. فۆرماتی پرۆگرامی جۆلی فۆنیکس بە دوو شێواز لە قوتابخانەکانی ئێمە بەردەستە. یەکەم بە شێوازێکی دیجیتاڵی کە لە سمارت بۆردەکان بەردەستە و هەروەها بە شێوازی کتابش کە قوتابێکە دەتوانێت دەستی لێ بدات و ببینێت. کەرەستە فێرکارەکانی ئەم پرۆگرامە بە شێوەیەک ئامادەکراوە کە ئاسانێکی زۆر باشی بۆ من وەک مامۆستایە کردووە کە ئەتوانم بە شێوازێکی دروست دەنگەکان و پیتەکان بە قوتابەکان بگەێنم. بۆ نمونە بۆ هەر دەنگێک چیرۆک و گۆرانی و جوڵە و وێنەی تایبەتی خۆی لەگەڵا کە مناڵەکە دەتوانێت بە شێوازێکی دروست فێر ببێت. بۆ نمونە کاتێک ئێمە دەنگی خوێنین لە پۆل، من بووکەڵێک لەگەڵ خۆم دەمەم بۆ پۆل لەگەڵ قوتابەکان لەسەر ئەو بووکەڵەیە باسی چیرۆکەکە و گوێ لە گۆرانی ئەو دەنگە ئەگرین. دواتر من پێیان ئەڵێم کە پێویستەکە ئێوە بێدەنگ بن لەبەر ئەوەی بووکەڵەکەمان بخەوێت. ئەمە ژوا ئەکات ئەم دەنگی شیا لە هزری منداڵەکان بمێنێتەوە بیریان نەچێتەوە. من وەک مامۆستایەکی پۆلی یەک لە قوتابخانەکانی یونایتد ساینس
وانەی کوردی دەڵێمەوە لە قوتابخانەکانمان گریەکی زۆر بە وانەی کوردی دەدەین لە پاڵ وانەی ئینگلیزی قوتابیەکانمان زۆر بە جوانی فێری زمانی شیرینی کوردی دەبن لەوانەی کوردی پۆلی یەکەمدا بە چەند قۆناغی قوتابیەکانمان فێری زمانی کوردی دەکەین بۆ هەر یەکێک لەو قۆناغانە چەندین ڕێگە و شێواز و چالاکی جۆر بەجۆر بەکاردەهێنین کە قوتابی بەشداری ڕاستەخۆی دەبێت لەوانەکەدا ئەو ئەرکە پەروەردەیە کە لەسەر دایک و باوک هەیە هاوبەشی پێئکات و پشکێکی زۆر گەورەی وەرگرتووە لێرە خۆمان ئەزانین لە ژینگەی ئەمڕۆیە پەروەردەکردنی منداڵ بە هۆکارە ناوخۆی دەرەکیەکان و ئەو هەموو هۆکارانەی کە هەیە بۆ شێواندن و بەڵا ڕێبردننی مناڵە بەڕاستی زۆر زۆر گرینگە ژینگەیەک هەڵبژێرین کە بتوانرێ مناڵەکانمان تەیە پەروەردە بێ و ئاسوودە بین کە مناڵەکانمان لە چ ژینگەیەکە پەروەردە ئەکرێەوە الحەمدولیلا ئەمان ئەم ژینگەیان فراهەم کردووە لە بابەتی فێربوونە بەڕاستی بەبێ هیچ کەم و کورتیەک درێخیان نەکردووە زۆر زۆر بە جوانی تەنانەت منداڵەکان کە لە پۆلی یەکە هەن ئەگەنە ئاستێکی زۆر زۆر باش لە فێرکردن ئەگەنە ئاستێکی زۆر زۆر باش چلەوانەکانی فێربوونی پیتەکانە بێت خوێندنەوە بێت تەنانەت منداڵ لێلە لە پۆلی یەکە زۆر بە ئاسانیەتوانێت چیرۆکەکان بخوێنێتەوە زۆر تامەزروی فێربوونە بێت زۆر حەز و خولیای لەگەڵا هەیە و ئەمە بەڕاستی جێگەدەستی ماندووبوونی هەموو مامۆستاکانی پێوە دیارە و جێی دەستخۆشیە جێی ئەوەیە کە بەڕاستی ئەم شوێنە و ئەم فێرگانە بە خەڵکی بناسیێنرێت بۆی کە بتوانن بەبێ خەم ئەرکی پەروەردە و فێرکردنی مناڵەکانیان بسپێرن بەم ناوەندانە تاوەکو بتوان لە داهاتوان نەوەیەکی تەندروست بۆ کۆمەلگا و بۆ ژینگە و بۆ خێزان پەروەردە بکەین لە پۆلی یەکی بنەڕەتی وانەی زانست لە قوتابخانەکانی ئێمە بە دوو شێواز ئەڵێنەوە شێوازی یەکەم مناڵەکە بۆ هەر وانەیەک دەتوانێت پرۆژەیەک لە ماڵەوە یاخود لە قوتابخانە لەگەڵ مامۆستا و هاوڕەکانی دروست بکات و لەسەر ئەو پرۆژەیە وانەکە دەخوێنی یاخود ڕێگەی دووهەم کە ئەویش ڕێگەیەکە بۆ بەکارهێنانی فێربوون کە مناڵەکە بتوانێت بە باشی لە هزریا بمێنێتەوە ئەو کەرستانی کە بۆ دەرزەکە پێویستە دەهێنینە پۆلەکەەوە لەگەڵ مناڵەکان ببینین و بەدەستلەیان وانەکە دەخوێنی بەدەستلەیان و سیرکردن قوتابەکە دەتوانێت بناغەیەکی پتە و دروست بکات بۆ قۆناغەکانی تری خوێندن لەوانەی زانستە پلاتفۆرمەکانی کامبریج جۆلیفۆنیکس ڕاستکیس بۆ ڕاهێنان و بەرەوپێشبردننی ئاستی ئینگلیزی و بیرکاری بەکاردەهێنی چونکە هەم فێر دەبێت قوتابی هەم چێشت لە بەسەربردننی کاتەکانی دەبینێت لەم پلاتفۆرمانەدا ئێمە وەک مامۆستایانی پۆلی یەکی بنەڕەتی پەیوەندیکی پتە و چالاکمان لەگەڵ دایکباوکی قوتابیەکان هەیە بۆ ئەوەی هەمیشە و زوو فیدباکی قوتابیەکان ئاستی قوتابیەکان بە دایکباوکان بدەینەوە کە ئەمەش لە ڕێگەی پلاتفۆرمی ژوپیتێرەوەی کە پلاتفۆرمێکە بۆ چاودێری خوێندکار و پەیوەندی بەستن لەگەڵ دایکباوکەکاندا لە قۆناغ یەکەمدا بۆ ناساندن و ئاشناکردنی پیتەکە بە قوتابیان ڕێگەی چیرۆک بەکاردێنین کە بە سوودوەرگرتن لەوێنی ناو کتێبەکە و کاراکتەری ڕاز و ڕەوا دوای ناساندن و فێربوونی پیتەکە لە ڕێگەی لەگدانی پیت و بورگەکانەوە قوتابی دەتوانێت زۆر بە ئاسانی وشەی نوێ فێر بێت کامەش دەبێتە بناغێکی باش بۆ فێربوونی زمانەکە و لە ماوەی 2 مانگدا دەتوانێت قوتابی بخوێنێتەوە یەکێکی تر لەو ڕێگەیانی کە بەکاری دێنین بۆ فێربوونی قوتابیەکان ڕێگەی زێنگوشینە کە لەم ڕێگایەدا داوا لە قوتابیەکان دەکەم لەو پیتانی کە خوێندوویەتی وشەم بۆ بنووسێ بەمەژوا دەکەین قوتابی لە یەک کاتە هەم بیر بکاتەوە و بنووسێت هەروەها دەبێتە فیدباکێکیش بۆ ئێمە مامۆستا تا ئاستی فێربوونی قوتابیەکان بزانین بۆ نمونە لە ڕێگەی پێدانی ئەم کڵێشەوە بە قوتابیەکان داوایان لێ دەکەم کە وشەم بۆ بنووسن پیتی خەیتیا بێت بە وەرگرتنەوەی ئەنجامەکان ئاستی فێربوونی قوتابیەکانم بۆ دەرەکەوێت ئەبێتە فیدباکێک بۆ من ڕاز و ڕام کردو بە هاوڕێی قوتابیەکان لە هەر هەفتەیەک و پیتێکمان بۆێنن لە ڕێگەی ئەم چیرۆکەوە وا دەکات کە پیتەکە لە زین و مشکی مناڵەکانە زیاتر بمێنێتەوە بیریان نەچێتەوە پلانی ئێمە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بە شێوازێکە کە قوتابەکە دەتوانێت لە ماوەی 4 مانگە فێری خوێندنەوەی وشە و ڕستە ببێت حتا لە وەرزی دووەمی خوێندنی هەمان ساڵدا ئێمە دەتوانین کتێب بە قوتابیەکان ببین ئەوان چیرۆک بۆ خۆیان بخوێننەوە